دەڤەرێک پڕ بە حەزی گەشتیاران، دەڤەرێک بەواتای پێکەوە ژیان، دەڤەرێک پڕپڕە لە جوانیەکان، شارێک کە پێی دەوترێت شاری سۆران. کاک بەرزان بەڕێوەبەری گەشت و گوزاری سۆران، ئێمە زۆر خۆشحاڵین بەم دیدەنیە لەگەڵ جەنابتان. کاک بەرزان حەزەکەم باسێکی گرنگی کافگەی گەلی عەلیبەگمان بۆ بکەی لە ڕووی گەشتیاریەوە و چۆن لە پلانتانە ئەم ناوچەیە وا لێ بکەن گەشتیاری زۆرتر ڕووی تێ بکات و پەری پێ بسێنن. تابگەی گەلی عەلیبەگێکی لە تابگە هەرە جوانەکانی عێراق و هەرێمی کوردستانە، کەوتۆتە ناو هاوینی هەواری گەلی عەلیبەگ. هاوینی هەواری گەلی عەلیبەگ بە درێژایی 10 کیلۆمەتر لە نێوان ناحیەی خەلیفان و قەزای سۆران دەکەوتەوە، بە دووری نزیکەی 90 کیلۆمەتر لە دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی پارێزگای هەولێر. ساڵانە ژمارەیەک زار زۆر گەشتیار بەتایبەت لەو کاتانەی بەر لە کۆڕۆنا نزیک بە 1 ملیۆن سەردانی کەر و گەشتیار سەردانی کردو لە ماوەکانی ڕابردوو. زۆر خۆشحاڵم بەم هەواڵە خۆشانە. حەزەکەم بچینە شوێنێک کە لەوێش باس و خواسێکی تر بکەین لەسەر ڕووی جوانی گەشتیاری ئەم ناوچەیە. باسێکی پلان و استراتیژی داهاتوومان بۆ بکە کە حکوومەت یا بەڕێوەبەرەکەتان بەنیازی چین بۆ پەرەپێدانی گەشتیاری لەم ناوچەیە. ئێمە بەپێ ئەو پلانەی دامانەوە دەمانەوێت زۆرترین شوێنمان هەبێت بۆ ئەوی بتوانین گروپاتی گەشتاری بۆ بین، چونکە بەڕاستیەوە خواستی بەشێکی هەرە زۆری کۆمپانیا گەشت و گوزاریەکان و گەشتیارەکانیشیانە دانەوێت شوێنی نوێ جیاوە لە وەرزی زستان لە وەرزی هاوین بتوانن ببین. ئێمە لە سماوەکانی ساڵانی ڕابردوو چەند شوێنێکی دیکەمان بۆریشان کردو، لەوانە هاوینە هەواری وەرتێت، چیای حەسەنبەگ، چیای برادۆست، وەروە حاجۆمەران، ئەوە لە وەرزی زستان توانیمانە ئیزافەی ئەو شوێنانە بکەین کە لە پاکێجی کۆمپانیا گەشت و گوزاریەکاندا بوو. بە بەرنامانەیە کۆمەڵێک پرۆژەی گەشتیاری زۆر گرنگ بنیاد بنین لە ڕێکەتی تایبەت لە دەڤەری سۆران. یەک لەوانە پرۆژێکی گرنگی گەشتیاری سەرکێشیە کە لە گەلی عەلیبەگ ناوازەترین پرۆژەی لە ئاستی عێراق تا ئێستا نەکراوە. ئێمە ئینشاڵڵا لە ئایندێکی نزیک دەست بەکارەکانی دەکاتن و موافقەشی تەواو بووە. پرۆژەی تریمان هەیە لە بناری چای حەسەنبەگ، 2 گوندی گەشتیاری، یەکێکیان کوردەواریەکە ئەویش یەکەم جارە لە عێراق بکرێەوە، ئەوەی تریان گوندێکی گەشتیاری شوشەیە. بە هەمان شێوە تا ئێستا بنیاد نەراوە لە هەرێمی کوردستان و عێراق. وە لە سۆران پرۆژێکی وەبەرهێنانمان هەیە، ئەویش بە سەرمایەکی باش ئەم پرۆژەیە بنیاد دەنێتن. وەل هەوڵ داینە بۆ ئەوی لە ڕێگەی وەبەرهێنان و وەروە کۆمەڵێک سەرمایەدارەکان زیاتر پەرە بەگەشت و گوزاری بێن. ئێمە کۆمەڵێک ناوچەی گرنگی گەشتیاری کە لە ڕابردوو خراوتەنە ماسە پلان بەرنامەمان داوەتە دەستەی وەبەرهێنان و هەم لای خۆشمان لە هەوڵ داینە بۆ ئەوی وەبەرهێنەری بۆ بدۆزینەوە و سەرمایی ئەو وەبەرهێنانان زیاتر لە بواری گەشتیاری سەبکەینەوە، نەک لە ڕابردوو وەکەوەی کە لە ڕابردوو کراوە زیاتر لە بواری نیشتەجێبوون بووە. پەرە بدرێ بە ناوچە گەشتەرەکانی لە کەرتی وەبەرهێنانە. ئەم هەواڵانە زۆر دڵخۆشکەرن. جانبێکی تری هەیە ئەم مۆزوعە، ئەمە جانبە حکوومەتەکەیەتی. باشە دانیشتوانی ئەم ناوچانە چەندێک توانیوانە سوود لە شوێنە مڵکەکانی خۆیان وەرگرن وای لێ بکەن کە گەشتیار ڕووی تێکە. ئەوانیش بوونەتە بەشێک لە وەبەرهێنانە خۆڕسکەی کە لەم ناوچەی حکوومەت کردوێتی. ئەوانیش تانویانە هەر کەسە لە شوێنی خۆیەوە وا بکات گەشتیار ڕووی تێ بکات و پەرە بە گەشتیاری ئەم ناوچەیە شان بەشانی حکوومەت. وەکو باسم کرد ئێمە سەرەتا هەوڵمان داوە بۆی بتوانین کۆمەڵێک پرۆژەی وەبەرهێنان بینی ئەوەی لۆی بێ لەو بەرهێنانەکە خەڵکەکە بەبێ چوونە دەستگای حکومی بەبێ وەبەرهێنان و کە شوێنی خۆیەتی و مڵکی خۆیەتی و خۆی بەکاری بێنێتەوە بۆ گەشتیاری. لەوەشە بەشێکی سەرکەوتوو بووین توانەوانە لە ڕێگەی مساتەحات کۆمەڵێک زەوی بدەین بە کۆمەڵێک لە خەڵکی ئەو خۆجێی ئەو ناوچانە، کۆمەڵێک چێشتخانەی باش دروست کراوە و کەپری باش دروست کراوە، بەڵێ بەتاکەی لە دۆری ئاڵانە لە وەرتێ لە هاوین هەواری بێخەڵ لە ڕابردوو نۆژەمان کردەوە. بە هەمان شێوە بەنیازین لە کۆمەڵی شوێنی تر ئەوانەی کە بەتایبەت لە وەرزی هاوینان خواستێکی زۆر لەسەر کەپری گەشتاری هەیە بە درێژایی ڕووبار لە سۆران تا دەگاتە باڵەکایەتی. ئەمە هەمووی خەڵکیشی زۆر بە بەردەوامی ڕوومان تێدەکاتن، خەڵکی خۆزەی ناوچەکەن
ڕۆژ لە دوای ڕۆژیش منافەسێکی زۆر جوان هەیە بەوەی کەپری باشتر وە جوانتر دروستکە چونکە بەڕاستی خواستێکی زۆر لەسەر کەپری گەشتاری هەیە بە تایبەت لە وەرزیاوینە. زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ ئەم دیدەنیە جوانە لەگەڵ بەڕێستان ناکرا. گرنگی پێگەی سروشتی و گەشتیاری ئەم ناوچەیە وای کردووە لە خواروی عێراق لە هەموو ناوچەکانی دەوروبەری دەرەوەی هەرێمیش گەشتارێکی زۆر لە هەموو وەرزەکان ڕووی تێ بکات نەک هەر لە هاوین و بەهارە بەڵکو لە زستانیشە پێگەی جوانی گرنگی خۆی هەیە بۆ ئەوی کە گەشتیار ڕووی تێ بکات. کاگڕیڤان توێژەر لە بواری مێژوو مامۆستای زانکۆ مامۆستای زمان کەساتێکی جوانی شاری دیانە زۆر خۆشحاڵ بووین بەم دیدەنیە ئێمە زۆر حەزمانە کرد ئەم چاپێککەوتن لەو کڵێسەکە وەڵام بەداخۆ کاتەکەی کاتیکردنەوەی کڵێسە نیە. کاگڕیڤان حەزەکەم باسێکی مێژووی دیانە لە ڕووی پێگەی پێکەوە ژیانی و پێگەکانی تر بۆمان ڕوونکەیتە بۆمان باسکەی. بەڵێ سەرەتا بەخێر بێن و پیرۆزبایی ڕەمەزان لە ئێوە و گشت مسلمانانی جیهان بە تایبەتی دەبەرەکەمان دیان دەکەین. بە دروستی ئێمە تەمەنێکی وانین تا باز بکەین پێکەوە ژیان چۆن بۆ لە ڕابردوو بەڵام کە وێنەکان دەبینین بە دروستی شعورێک و هەستێکت بۆ دروست دەبێت کە چۆن بۆ دیانە لە پێکەوە ژیان لە ئاینە مەسیحی مسلمان هیچ جیاوازێک نییە چی لە خۆشیە چی لە ناخۆشیە گەنجەکان لە وێنەکانی کە باوکم سیر دەکەم جارجار مامم لەگەڵ ئەم گەنجانە لەم دەشتانە کە دانیشتون پێکەوە گۆرانی دەڵێنەوە پێکەوە وێنە دەگرن بە دروستی شتێکی ئەمە خۆشمان چەند ساڵێک لە دیانە ژیاوین هەڵبەتە دایمەن تا ئێستا دیانە بەیادەوەرێکی جوان لە ماڵ ئێمە باس ئەکرێت کە بالفعل ئەوانیش ئەو گەواهی ئەو ڕاستیان کە جەنابەت باسیەکەی کە لێرە دایمەن ناوەکان باسەکەن ناوی ماڵە دراوسەکان باسەکەن کەواتە ئەمە ئەم پێکەوە ژیانە لەلایەن هەردوو لاوە مەقبول و جوان بووە. هەر لە دێر زەمانەوە تا ئەمڕۆ ڕەگەکەی کێشاوتە بە ناخی دیانەوە بە دروستی دیانە هەموو جارێک کە بازەکەین دەڵێن ئەو تابلۆ جوانەیە کە بە مەسیحیەت موسڵمە ئاینەکانی تر ڕەنگ کراوە ناکرێت ئەم تابلۆیە بە هیچ شێوازێک ڕەنگێکی لێلا بدەین ئەگەر هەر ڕەنجێکی لێلا بێ یەکسەر بیر و فکر و چاوی بەرامبەرت تێر ناکە بۆیە دیانە بەوەوە جوانە هەر لە دێر زەمانەوە تا ئەمڕۆش خۆشحاڵشم بەجە نابێت کە هەری دیانە بووی ئەم قسە خۆشانت باری دیانە زۆر سپاس دەکەم. شوێنێکی سەرنج ڕاکێش هەیە کە پێم خۆشە لە دیانە ئەو سنتەرە هەیە سنتەی ڕۆشن بیریە حەزەکەم ئێشتا نەمبینیوە شوێنەکەین حەزەکەم جەنابەت شارەزایت چین لەوێ زۆر زەکانمان تاوا بەدڵنیایەوە دەچین. کار و چالاکیەکانتان چین لەم سنتەرە؟ ئەم سنتەرێکە دەبین بەڕاستی سەرەتا پێناسەیەکی بکەین بریت لە سنتەرێکی کۆکەرەوەی گەنجی مەسیحی ئاشووری لێرە بە کوڕ و کچەوە کار و چالاکەکانیان زیاتر ڕۆشنبیرین بە دروستی چونکە هەر سنتەرێک پێویستە گەنج ڕۆشنبیر بکات تا ئەوەی سوودی هەبێ بۆ داهاتووی وڵات بێزگە لە ڕۆشنبیری هونەریمان هەیە وەرزشیمان هەیە بەڵام کارێکی زۆر دەکەین لە پتەوکردنی پێکەوە ژیان بە دروستی ئەمە چۆن بڵێ ڕەمز و هێما و نیشانە یەکەمی ئێمەیە لەم سنتەرە زۆر گرنگە کەواتە ئەمەنە گرنگی دەدەن بە پێکەوە ژیان لە شوێنی خۆتانە پاراسوتانە جوانترتان کردووە پێمت لە ڕۆژی لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا پێمت بۆ مسلمانان چییە؟ ئەمن پێم خۆش و پەیاگمەکەم ئەم جارە بە زمانی خۆمان ئەگەر ڕێگا هەبی بە زمانی خۆمان بە زمانی خۆم دەڵێم ئەوە سۆمەتی لە تایە چول و مسلمانت گودنیە هاوبڕیخە و پریشایت ماتەن دیانە و بخێلت ئالاب تاوێ خەسۆمە ئەتراخق کول خشە و ئایا نەخۆشوتت کۆڤێت منن و کول و منتی بەواتە ئەم ڕەمەزانە کە هاتووە پیرۆز بێ لە هەموو مسلمانانی جیهان و تایبەت دیانە
بەو هیواین کێشەکان هەموو ئاڵۆزیەکان وەلا بنێن و کۆڤید 19 لە کۆڵمان بێتەوە و کوردستان بگەڕێتەوە وەک جوانی جارانەکەی. کەواتە کورد لە هەر شوێنێک بێت، هەر جیانەتێکی هەبێت، پەیڕەوی هەرچ مەزهبێ بێت، گرنگترین شت بەلایەوە ئەو ئاسوودەیە، ئەو ئاشتیە کە کۆمان نەکاتەوە پێکەوە کە هەمومان پێڵین پێکەوە ژیان کە ئێمە دەچینە هەر شوێنێک ئەم پێکەوە ژیانە ئەبینین بە جوانی. هیوادارم بۆ هەمیشە پاراست بیپارێزین، ببین بە نمونەی هەموو ناوچەکانی دەوروبەری خۆمان. زۆر زۆر سپاس. سپاس بۆ ئێوەش. شوفر خلاتيل اي مري مويله قمله بكري بيله مشي شول الدهلله اسبر شوفر خلاتيل لا خوبي لو منو لكربتا ولا مكربتو ربنا قادر خلدي واختي لا مطيان لا خوبي لو منو لكربتا ولا مكربتو ربنا در قلبي يغاكي لا مطيانا بەدەر لە هەموو جوانەکانی دەڤەری سۆران جوانێکی تریش هەیە کە ڕەنگە زۆر کەس نەزانێت. ئەم ناوەندەیە کە کاکڕەکان دروستی کردو گەشەی پێداوە. ئەم ناوەندە ئێواران، شاعیران، نووسەران و ئەدیبان و ئەوانەی خولای کتێب خوێندنەوەیان هەیە لە خۆ دەگرێت و لێرە ئاخاوتن و گفتوگۆی خۆیان ئەکەن. کاکڕەکانگیان زۆر خۆشحاڵم کە لە خزمەتی جەنابتان زۆر سپاس دەکەم. بیرۆکەی دروستکردنی ئەم ناوەندە جوانە لە چێوە بۆت هات و چۆن دەستی پێکرد؟ بەڵێ ئێرە خانەی فەرهەنگی شینە لە سۆران. بیرۆکەی ئەم کتێبخانەیە یان ئەو قاوەخانەیە سەرەتا ئەگەڕێتەوە بۆ خواستی چەندین خەڵکی ڕۆشنبیر لێرە کە ناوەندێک نەبوو بتوانن تێدا کۆ ببنەوە و بیرۆڕای خۆیان تێدا دەربڕن. بۆیە ئێمە کۆک و کۆمەڵێک گەنج بیرمان لەوە کردەوە کە خانەیەک دروستکەین و بتوانین خۆشمان خۆبەخشانە پەری پێ بدەین و بەردەوام بین. ئەمیش خانەی فەرهەنگی شینە کە قاوەخانە و کتێبخانە و سینەما لە خۆگرێ و ناوەندێکی تا بڵێن تا ئێستا توانی بێتی ئەو ئامانزانێکی هەیەی بیپێچێ و خەڵکێکی گەنجێکی زۆر لێرە کۆ بکاتەوە و پەرە ببواری کللتوری خوێندنەوە و ڕۆشنبیریدا. هەستەکەن ڕۆژانە خوێنەری کتێب زیاتر ئەبێت بەهۆی ئەم ناوەندەوە. ئێمە هەوڵە دەین بتوانین کتێب زیاتر بناسێنین بە خوێنەر، بتوانین ئەو کتێبانە بینین، ئەو سەرچاوانە بینین لە شارەکانی تر تاکو خوێنەر بتوانێت سوودیان لێ ببینێ. بۆیە ڕۆژانە هەوڵێک هەیە و توانی ومانە بەپێی پێویست خەڵکێکی زۆر ئاشنای خوێندنەوە بکەین و پەرەی زیاتر بە بواری خوێندنەوە بینە. کتێبخانەکەتان بەس کتێبی نووسەرانی دەرەوەی سۆران و بیانیەکانە و یاخود لە ناو سۆرانیش نووسەر هەیە کتێب بنووسێت و کتێبەکەشی لێرابێت. ئاماژێکی ئەوم بۆ بێگومان ئێمە ئامانجێک لەو ئامانجێک کە هەمانە پەرەدانە بەو نووسەر و مەسەن ڕۆشنبیرانی کە لێرە هەن بتوانین پەرێ بەوام دەین. بۆیە بەرهەمەکانی ئێرە زۆربەی ئەو بەرهەمانن کە سەرچاویان ئەگرێتەوە بۆ نووسینی ئەم گەنجانی ئەم شارەوە توانی ومانە ئەو چاڵاکیانەش لە زیاتر پەیوەستکەین بەوانەوە بۆی بتوانن پەرەی زیاتر بە خۆیان بدەن و لێرەوە بتوانن ئەو نووسین و بابەتانێکی هەنە بینێرن بۆ شارەکانی. لێرە ئەوانی کەیان خوێندنەوەکەن لێرە کتێبەکان ئەخوێنەوەیان ئەتوان بە ئیسیعارە بەخواست کتێبەکانیش بەرن لە ماڵەوە ئێرەمەتوانن بیخوێنەوە هەمەتوانن بشیبن لە ماڵەوە بیخوێندنەوە و بتوانین کەوا سوودێکی باشتر بۆ گەنجانە بگەێنین. ئەمیش بەدابینکردنی سەرچاوی زۆر لێرە هەوڵمانداوە پێ پێویست سەرچاوی زۆر و ناونیشانی زۆر بۆ گەنجانی ئێرە تەرخامکەی. شارێک کە پێی بڵێن شار هەڵبەتە لایەنێکی گرنگی دروستبوونی شار سیمای شار لایەنە ڕۆشنبیرەکەیەتی لایەنە هونەرەکەیەتی بەدەر لە هەموو لایەنەکانی تریش کە کۆکراوەی پێناسەی شارن. ئەم شوێنەی کاگڕەکان لایەنێکی پرشنگداری ئەم شارەیە. هیوادارم ئەم پرۆژەیە گەورەتر بێت، فراوانتر بێت. زۆر سپاس بۆ ئەم دیدەنیە کاگڕەکان.
ئازیز بەهارە ئازیز بەهارە بەهاریش ئازیز جەژنی دڵدارە نەک جەژنی دڵدارە جەژنی گژوجای بەهارەیەکێکی بە خواردن نەزیرە خان چۆنی ئەحواڵە باشە چاکی چۆنی باشی ئەحواڵت زۆر بەخێر بن زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لە سۆران من زۆر زیاتر لە میوانداری جەناب تاین و لە خزمەتی توین زۆر زیاتر زۆر ئەنجا ئەم بەهارە کە ئەڵی بەهار یعنی کنگر و گژوجای کوردی ئارەوەڵا چی بوو ئامادە کردوین کەنگرم ئامادە کردو بە دوسێ شێواز ئامادەیەکەین باشە خۆی کەنگر گیایەکی بەهارەیە ئەو تەمەنیشی زۆر کورتە بەڵام بۆ دەتوانین بۆ 4-5 خواردن بەکاری بێنن هەم سوودەکەشی گەلێ زۆرە کەنگێر هەموو گژوجایەکی بەهارە بێگومان ئەنواع سوودی هەیە ئەنجاوە با پێکەوە من حەزەکەم یارمەتی بم کەنگێر بە ماسیەکەین وتت کەنگێر بە ماست ئەەکەین شلەی کنگریش ئەەکەین بە برنج منیش برنجێک بە هەنگوین سازەکەم شتێکی غەریبۆنیە با ئەمە یەکەم شت من حەزەکەم کنگر بە ماسەکە جیاکەمە بۆیە ئەوانیکەی تەرتیب بکەین بە بەشی کنگر بە ماسەکە هەرە ساغە جوانەکانی جیاکەینەوە بیزات کنگر بە کوڵاوی زۆر خۆشە کنگر ماسیش زۆر خۆشە من بیرمە کەم ناڵم دایکم شلێ کنگری زۆر بۆ کردین بە برنجەوەمان خوارد دایکیشم زوو نازان فترێک لە فترەکانمانە خۆم حەزم لێ نەبوو بەس ئێستا حەزم لێتی ئەمەە بۆ کنگر بە ماسیەکە وازەوە ئەگەر هینیش بۆی کەین ئەوە بازارێ بخینە ئەم لایەوە ئەنجا با بەشی شلەکە بەڵام نابێ زۆر برد بێ ئاوایی باشە یا وتر نانە باشە باشەوی کنگر بە ماسەکە نەزیرەخان جەنابەت چالاکوانێکی باشیت لەباری ژینگەیە حەزەکەم لەو بوارەی ژیان تا باسێ بکەی کار و چالاکیەکانت ئەو شتانی کە جێپەنجەتی پێوە دیارە ئەنجامت دابێت بە تەنیا بێت یا بە گروپ بێت حەزەکەم بۆ بینەرانی باسکەین ساڵاکیەکانمان جۆراوجۆرن و هەموو لە خزمەتی ژینگەیان هەڵمەتی پاکردنەوەیە هەڵمەتی دارچاندنە هۆشیارکردنەوەیە لە نەورۆزان بەرنامەمان هەیە بۆ گەشتیاران و کار و چالاکی زۆرمانەیە ڕاستی اینجا ئێستا با خەریکی شلەکە بین منجڵێک ئەهێنین ئەوی ڕاستی بێت خینە سەر ئاگەر ئەوی ڕاستی بێت ڕوانێکی تی ئەەکەین ئەوی ڕاستی بێت خواردنێکی زۆر خۆش ئێوارەیەکی ڕەمەزانی زۆر خۆش خواردنێکی نایب خواردنەکانمان هەمین ڕۆکیە گۆشتیان نیە ئێوارێ من زۆر خۆشحاڵم لەبەری کە خواردنەکانمان خواردنی بەهارەیە برنجمان بەهنگوین لێنە شلەی کنگر بە ماسی کنگر بە ماست جاجێکی خیار و شوید زەڵاتە تەسەڵات و تەرتیبات کامەتان بکەین لە پێشە من حەزەکەم تۆزێک لەمە تۆزێک لەوە تۆزێک لەوە لە خێرابی نەسەر من حەزەکەم سەرەتا برنجەکە برنج کاتە تۆچی ئەکەی من جاواکەم فەرموو دەستەکان زانە تامی برنج بەهنگین چۆنە یەکەم جار دەبی خۆی یەکەم جارمارە وەڵام هەربیشی بیستی وانە خەتەرە ئەم شتە منیش ئەتواری خۆمە ڕەنگە خەڵکی کەش کرد بێتیت یا بیکات نازانم باگانی ئەزانین تا ئێستا بیرۆکی ئەوم نەبوو کە کنگری کوڵاو وردکەی بیزنی ماسی تێکەی ئاوا خۆش و بەلەزە دەرەچێ لە کۆتایی ئەڵلقەی ئەم ڕۆمانە هیچم نەماوە بڵێم زۆر سپاسی ئەوەستە جوانی نەزیرە خانەکەم
هەم بەو شعرە جوان و بۆ هەستە جوانی کە هەیەی بەرامبەر بە مرۆڤایەتی هەم بەرامبەر بە ژینگە کە ژینگە پارێزێکە خۆبەخشانە کار دەکات بۆ پاراستنی ژینگەی چواردەورمان زۆر زۆر سپاس بۆ ئەم میوانداری ئەم ئێوارەیە هەر شاد و بەختەوەر بن. دلبرم دلبر حس کریت همایم وان چاویت ایرش حیرانت همایم دلبرم دلبر حس کریت همایم وان چاویت ایرش حیرانت همایم وزن غریبیم پسمامت همایم نادیرم لیتا جیرانت همایم بيجي نبيجي حيراني تمايم وزن غريبيم بصمامي تمايم نادير مليتا جيراني تمايم بيجي نبيجي حيراني تمايم هیچ گەشتێک بەبێ گۆرانی موزیک خۆش نییە. گەشتی ئەم ڕۆژمان لە دەفەری سۆران هەڵبەتە ئەبێ بە گۆرانی موزیک بڕازێنینەوە. ئەمڕۆ لە خزمەتی مامۆستا وەلی دۆسکین کە گۆرانی بێژێکی ڕەسەن و دێرینی ئەم دەڤەرەیە. مامۆستا وەلیگیان خۆشحاڵین کە لە دیدەنی جەنابەت لە خزمەتی توین. ئێوەش بەخێر بێن سەر چاوم سپاسان دەکەم بەهاتن زۆر سپاس دەکەم. مامۆستا وەلی ئەو دەنگە و نەڕزێ ماشەڵڵا هەرچەنە تەندروستیشت تاوە نیە ئەزانین شەوە و ساردە و تۆمان هێناوەتە ئەم عەزەتەی جەنابەت بین. مامۆستا حەزەکەم باسێکی ئەو سەردەمەی خۆتمان بۆ بکەی لە ناو هونەرمەندانی ئەو سەردەما چێ بوون سەرقافڵەی ئەو هونەری لەم دەڤەرا بوو؟ بڵێ لەو دەڤەرەی دینەمۆی هونەری ئەوم دەڤەرەی ڕەواندز بوون ڕەواندزیەکان بوون بەڵێ بە تایبەتی مامۆستا زرار کە دامەزرێنەری تیپی پاشای گەورەیە و قوتابیەکانیشی کە دوای هەموو ئەکات چوون ئەکادمیای ئەمنیش لە بەرەوەی کە لیان نزیک بووم منیش وەکو دەنگخۆشێک لیان نزیک بوو هاوکاریان کردم بە تا گەیشتەوە حەدەی تیپی پاشای گەورە لە ساڵی 1970 دامەزرا. زۆرترین ئەو گۆرانی بێژانی ئەو سەردەمە کە تەئسیراتی لەسەر جەناب دوو بێت و حەزت کردبێت کە هەڵگری ئەو پەیامە بیت و بیگەینیت بە جیلی داهات و چێ بوون؟ بۆ من گۆرانی بێژ ڕقەمیەک تەحسین تەهای ڕەحمەتی بوو. ڕەحمەتی دەوێت. زۆر کاریگەری لەسەر من هەبوو و زۆر دوای بووینە دۆستیش زۆر پێ دەبووین. ئاستەنجەکانی ئێوە مەسەن لاانێ ئەمجی لە باوەڕ نکات ئێوە لە چ ئاستەنجێکە ئەم هوەرەتان پێگەیان و گیانوتانەتە ئەم لوتکەیە. کۆمەڵێک لەو ئاستەنگیانە چین بۆمان باسکەی؟ بەڵێ یەک حادیسەکە بۆ دەژێرمەوە ئێمە گۆرانی ڕەواندزمان حازر کرد بوو گۆرانی ڕەواندز لەسەر ڕاپەڕین بوو ڕاپەڕینی تایبەت ئیشاری ڕەواندز کە چوونە ستۆدیۆ تۆمار بکەین برادرنی مۆزیکژن وتیان باشە ئەمە تۆمار دەکەن ئەدی بەیانی یعنی ئەمە دەبی حسابی محاسبە بکرین مەسن ئەوەش بە قۆناغەشمان دەبری ئەمە لە شەڕی فاو ئێمەیان بان کردین لە بەغدا لە موەسسەی ئیزاعە و تەلەڤیزیۆن وتیان هەموو تیپەکانی مۆسیقا ئەگەر شتێک بۆ شەڕی فاو نەڵێن بەرهەمەکانتان هەموو ڕژ دەکەینەوە. من ڕێگمە بەستم ئەم ئاستانگ و ڕێگریانە بوو لەبەر دەمی هونەرمەندانی ئەو سەردەمە. ئەمەش وتمان کاکە هونەر تو بتەوی ئەگەر شتێکی هونەری بکەیت دەمێن بچینەوە شعر حازرکەین موسیقی بۆ دابین ئەو زەبینەوە وەڵحاصل هاتینەوە گەڕاینەوە لەگەڵ تیپی موسیقا دانیشتین گۆرانیەکی من ئامن شعرەکەم حازر کرد بوو گۆرانی زەنگ یعنی زەڕەس ئەو گۆرانیە یعنی پڕ بە پیستی بوو بۆ ئەو ڕۆژی تۆمار کرا بە حازری بە کاسێت بردمانە ئیزگەی بەغدا لەوێ چوە بردیانە فەحس لە فەحس لە فەحس دەرنەچوو وەڵاوە حاصل برادر ئەوان هەموو دۆست و برادر بوون بۆتیان ئەمە لێرە دەرناچی بەس دەتنێرینە مووسڵ لەوێ تەسویر بکە و دوای بڵاو دەبیتەوە چووە مووسڵ دکتۆر ماجد سامەڕایی مدیری تەلەڤیزیۆن بوو شعرەکەم بۆ کردە تەرجمەی عەرەبی و تەماشای منی کرد پێکەنی گوتی کاکەس صحیح هذا وطني بس ما يخدمنا لە شعرەکە تێگەیشتوە کەم شعرە بۆ قاچی سەدام نییە بۆ حکوومەتی
بەعس نییە بۆ ئەوانە نییە معناکە هەر بە کورداتێکە ئەشکێتەوە دانیشتن لەگەڵ کەسانی بە ئەزمون قەت کۆتایی نایە سنووقێکن پڕن لە گەوهر و لە زانیاری بەنرخ لە کۆتایی ئەم دیدارەماندا زۆر سپاسی مامۆستا وەلی دۆسکەکەین کە لەگەڵمانە بوو کە عزێتی کێشا بەم جۆرە ئێمە دێینە کۆتایی بەڕگەکانی بەرنامی ئەمڕۆمان و تا ئەڵلقەی داهاتوو بەیەک دەگەینەوە بە یەک شا دەبینەوە هەر شاد و بەختەوەرن مامۆستا حەزەکەم بە گۆرانێکی جەنابتان کۆتایی بە بەرنامەکەم ڕۆمان بێنی سپاسان هەی بەردە 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 لاوکو دەستێم بەردە هەی بەردە 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 لاوکو دەستێم بەردە ئەڤینی بکول و دەردە چاوڕەشێ دەستێم بەردەیە ئەڤینی بکول و دەردە چاوڕەشێ دەستێم بەردەیە متو دیتی الحەودا گولا هەڕۆز پێدێ وێوارە متو دیتی الحەودا گولا هەڕۆز پێدێ وێوارە